يا الله يا رحمن يا رحيم يا ربي خوای پەروەردگار باشتر لە قورئانەکەت حاڵیمان کەی زیاتر لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دین و ژینمان بەهرەوەرمان کەی بڕوامان وایە یا الله بەغەیری ئەو قورئانە و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەیری ئەوە خۆشبەختی بۆ ئەم مرۆڤایەتیە پێ نییە یا ربی خوایە بە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆمان ماڵ و منداڵمان دایک و باوکمان کۆمەڵگاکەمان میلەتی کوردمان بەختەوەرکەی یا ربی خوایە ئەوانەی کەوا دوورن لە ڕەحمەتی ئەم ئیسلامە هیدایەتیان بدەی یا ربی خوایە هیدایەتیان بدەی یا ربی خوایە لە گوناهی ئێمە و هەموو گونەهباران خۆش بی یا ربی خوایە لە گوناهەکانمان خۆش بی یا الله لە گوناهەکانمان خۆش بی بە ڕەحمی خۆت بە عەفوی خۆت یا ربی خوایە بەزەیشت پێماندا بێتەوە هەم لێمان خۆش بی هەم ڕەحممان پێ بکەی لەم ڕۆژی قبولبوونی دوعادا لەم ڕۆژی هەینێدا و لەم کاتی وتاری جمعەیەدا داوا لێ دەکەین یا شافی یا الله یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوایە لەش بە ئازارەکانمان شیفا بدەی دەرزیەک دەرمانێک حەبێک شروبێکیان بۆ بکەی بە شیفا و کۆتایی بە نەخۆشیەکەیان بێ یا ربی خوایە ئەوانەی مردوون لە ناومان ڕۆیشتون بە ئیمانەوە مردبن ئێمەش بە ئیمانەوە بە خواناسیەوە بە ئیستیقامە لەسەر ڕێبازی ئەم ئیسلامە بگەین بە سەلەفی ساڵحی ئەم ئومەتە لە قیامەتە لە چاوپێکەوتنی خۆت و پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم بێ بەشمان نەکەی آمین 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 والحمد لله رب العالمين.